الو تاكس لحچوني مدرسة شرف تاكس لا من نام قادر ناظرها كاتلي بلد الناسم كقادر بلد ناسم قربان صوت الناسم ممنونم سپاس دەکەم کاکس لا ئەو ڕووداوە بەداخەوەی دوێنێ لە سلێمانی ڕووداوەشی زۆر ناخۆشە بەڵام پرسیاری ئێمە لەوەدایە چۆنە پۆلیس نەچوو هێزی کۆماندۆ و تیرۆر چوو کاکسلا بەڵێ کاک قادر بەنسبەت فەرمانی دەستگیرکردنی دادگا کاتێک ئەو فەرمانە دەرەچێت بۆ هەر کۆمەتبارێک هەر هێزێک هێزی ئەمنی بێ هێزی پۆلیس بێ تەنانەت ئەگەر کەسێک بێ پێڵەن عەسای زەبتی قەزایی تەنانەت ئەگەر کەسێک بێ سەر بە هێزی ئەمنیش نەبێ دەتوانێت ئەو تۆمەتبارە دەستگیر بکە و ڕادەستی ئەو شوێنەی بکاتە فەرمانی دەستگیرکردنەکەی دەرکردووە واتە کاتێک کە فەرمانی دەستگیرکردن دەرەچێت بۆ هەر تۆمەتبارێک مەرج نییە ئەو تۆمەتبارە لەلایەن پۆلیس یان لەلایەن ئاسایشەوە دەستگیر بکرێت واتە ئێمە کە ئێستا پێ دەڵێم تاقادر بۆی تێک بێنم جەنابەت ڕۆژنامەنووسی بۆی حەزەکەم شتەکە تێکدا ئەوەی کە ئێمە لە دادگا کاتێک کە بڕیاردەرەکەین بە فەرمانی دەستگیرکردن بۆ هەر تۆمەتبارێک ئەو تۆمەتبارە زۆر جار هەیە ئێمە تۆمەتبارەکە لە مەرکەزی شۆڕپا واتە لە ئەوراقی تەحقیقی لە مەرکەزی شۆڕپا فەرمانی دەرەچێت بۆ دەستگیرکردن بەڵام ئاسایش دەستگیریەکە یاخود سێرەکەی لە سەیتەرە دەستگیرەکرێ و ڕادستی ئەو کەسە ئەکرێتەوە یاخود ئەو دادگایەکرێتەوە کە فەرمانی دەستگیرکردنەکەی دەرچووە کەواتە لە یاسایە نییە حەسرەن ئەبێ بەس بنکەی پۆلیس فەرمانی دەستگیرکردن جێبەجێ بکە کاقادر ئەی باشە پۆلیس بۆ چ دانراوە کاک یعنی پۆلیس ئیشی گرتنی تاوانبارێکە وایانە دوێنێ باوا بەڵێ ئاسایشی ئاخر ئاسایشەکە دەرەقەت نێ ئێوە هیچ هەوڵێکتاندا یەکەم جار پۆلیس بچێتە سەری ئەوراقی لۆ ببردرێ لە بڕی بەڵێ دۆسەکە لە ئاسایشیە لە ئاسایش بووە لە مەرکەزی لە شۆڕپان نەبووە کەواتە ئەو دۆسەیە لە سەرەتا لەبەر ئەوەی کە مادەکەی ئەو مادەی کە بۆ ئەو تۆمەتبارە دانراوە مادەیەکە عیلاقەی بە تێکدانی ئەمن و ئاسایشی شارەوە هەیە واتە ئەو تۆمەتە بابێکی ئەمنی هەیە جیاوازە لە سکاڵایەک دوو کەس سکاڵا لە یەکتر بکەن بەسخوای قەوس یعنی ئەنگۆ بەر لەوەی کە هێزی دژە تیرۆر و کۆماندۆ و ئاسایش و ئەو هەموو هێزە بڕوا قەت هەوڵدرا بە هێمنی پۆلیس بچێت ئاگاداری بکاتەوە مەسەن لاهور شێخ سەنجی و براکەی بڵێ ئەمە نایم مەسەن ئەو هەوڵە درا لۆ یەکسەر بە 2 سەعات کاکسلا هێز ڕۆی برێم ئەمر قەبز دەرچوو هێز ڕۆی یعنی هیچ هەناسەدانش شتێدا نەبوو یعنی ئەو بتخوایە ئەو شتێک کە ڕوویدا یعنی هەمووی لە ماوەی 6-7 سەعات ڕوویدا باشە نەدەکرا ڕێگایش کە دادگا بگرتە بەر پۆلیسدا بگرتە بەر ڕێگایەکی مەدەنیتر لە بڕی ئەوەی ئاوا ئابڕووی سلێمانی بچی مەسەنم بە دەبابا و بە ناقی لە بڕۆنە سەر هێزێک کە کوردیە کە مەسەنم ڕێگای تر جیرایتە بەر هەتا بڵێن هیچ عیلاج نما ئەو زەوەبی بەڵێ بەڵێ تا قادر ئێمە ئەگەر جەنابەت متابعەی هەواڵەکان کردبێ هەل لە سەرەتای دروستبوونی ئەو کێشەیە واتە لە سەرەتای فەرمانی دەستگیرکردنەکەی کە دەرچوو لەلایەن دادگای لێکۆڵینەوەی ئاسایش بۆ ئەم تۆمەتبارە ئێمە وەکو دادگای سلێمانی ڕوونکردنەوەمان پێشکەشکردوتمان ئەم تۆمەتبارە لەگەڵ تۆمەتبارێکی تر فەرمانی دەستگیرکردنەکەی بڕیاری دادگا لاهور شێخ زەنجی مەبەستەوە نیە بڵێ باشە چ تۆمەتە چی ئاراستە کرابوو چێ سکاڵاکە بوو من بۆ جوابی پرسیار یەکەمت بەمەوە با پرسیارێکی جوابی پرسیاری وازە نەبوو لە بە هەندێک بگوتم بەڵێ دەرەی فەرمانی دەستگیرکردنی ئەم تۆمەتبارەکە دەرچووە لەلایەن دادگای لێکۆڵینەوەی ئاسایش پاش ئەوەی کە ئێمە ئەم بڕیارەمان یاخود ئەم هەواڵەمان پشتخاست کردەوە واتە لە پێش دەستگیرکردنی نزیکەی 6 سەعات زیاتر ئێمە ڕوونکردنەوەمان پێشکەش کرد ئەو برادەرش لە وەڵامدا ئەو تۆمەتبارە لاهوری شێخ زەنجی وتی من بە هیچ شێوەیەک خۆم ڕادەست ناکەم من مقاومە ئەکەم
كاردي قادر من برسالة كم كاتي كدادقا بصريحي بلي أو فرمانة للعين منه ودرتوا أو بريالي دزيتنا للعين منه ودرتوا أو كاتا إيما ألين ضماناتي تو مدبار لآمد كدن لبدن دادوار لآمد كدني باريسر لتاندان لبرياردان أمانة هموي ركاري ياسايي جيرا وتبر بو باراسري ما في مدبار قناغاني لكولينوا کاکس لا سەدان تاوانبار هەیە چەندین ساڵە کەس بەلایدا ناچێ عەجەبەن قرارێک بە 5-6 سەعات دەرەچێ و ئەو هێزە گەورەش دەچی هەست پێ ناکەی کاکس لا ئەو یاریکردنێک بوو بە دادگا كاك قادر من بيشتريش تصريح ما وبيشتريش ماشم كدو بم خالة إما كاتي كدادقا فرماني دزقلنا لك أبو حرتو مدبارك إما جهتي معنيين بجا كذن إما جاري واحد تو مدبارك فرماني دزقلني هي دواي صالك دزقلك دواي مانجيك دزقلك تو مدبارش من هي دواي 24 ساعة دزقلك تو مدبار من هي دواي حفتيك دزقلك يعني إما مستوى كان همو ليك مستوانين استكان همو او برياري كدرجه للاندادقا همو بيك اراستا درناشي تو بيك اراستا جبجنا كيكو مدبار هي بشو ساعات مدبار هي بساعات كبيره تو مدبار هي بحفتي كبيره مدبار هي صالك او اذان منتهين باش بسيارشكا تشيس كالا كربلا سلاح الشيخ زنجي ما في قشتي تاوانەکەی تێکدانی ئەوەی شار بووە هیچ تەخریباتێکی کرد ئەخ باش چ تەخریباتێکی کردبوو بەڵێ کاکادر طبعا ئەو هێزەی کە دروست کرابوو لەلایەن لاهوری شارژەمی کە پێڵێن هێزی دوو پشک ئەو هێزە لە دەروی یاسایە یعنی هیچ یاسایەک نییە ئەو هێزە ڕێکخا يعني بتشارك أويا هيزيك بوج بخانة سورة وبوج شكو تقمني وبو هيزيك هيتي يعني أما لدروية ساعة هرب جنابد علم أما ريك في دراوة لو بس برس سالك زياترة أو هيزة هي عجبا دويني أقراري دو درسو أخي من شبيد علم ألين كاتك دعوة أبي بدوسيه هر دوسيك دروز بكرة لان دادقا فرمان دزني لسد شيء صالق لو بيش به شوش مانغ لو بيش به اما فرمانه كتر اكيد دواي اول جيب جسدنا كي اكريت اسلو جهتي تنفيذي كهذي اتايش وهذي بوليسا بلا متوس بس تخواي قوستو هس بيناكي يعني صالق زياتر هذي دو بشكل 2021 و 22 دروز بو 3 ساله دوێنێ بە 5-6 ساعات هەموو ئەو بڕیارانە جێبەجێ بوو هەست پێ ناکەی یاریەک بە دادگا کرایە مەسەلا من ئەو قسەی هەموو خەڵکە دەکەی نەکەری من زۆر والله نەوڵا تا قادر ئێمە هەموو کاتێک گوتومانە من خۆم دادوەرم لە ساڵی 2014 دادوەرم تاکوی ئێستا نزیکەی 12 ساڵ دادوەرم تاکوی ئێستا من ئەم قسەیە زۆر بەڕاشکاوە نەیڵێم بەڕاستی کا قادر جەنابێت ڕۆژنامەنووسیت و بە دوای حەقت ئاگەڕیت من ئەمە پرسیارێکی مێژوویە بەڕاستی ئەبێ ئێمە هەمومان لە ئاستی ئەو وەڵامە بین من تاکوی ئێستا وەکو دادوەر هیچ کاتێک هیچ کارێکم لێ نەکراوە لە هیچ بڕیاردانێک و ئەم دۆسەیە بە تایبەتی و دۆسەی تو چەندین تۆمەتباریتر هەمووی وەک یەک چاوسێر ئەکرێت واتە لە هەموو قۆناغێکە دادگا کاری خۆی کردووە ممکنە ڕاستەکی خوێندنەوەی تری بۆ ئەکرێت براکەم بەستخوا قەوز یەک قەوز ئەخروانیە نێ ئەچەندە قسە بە خەڵکەکەن وها پەڵەبزەی سەرپەرشتی ئەو هێزەی کردیە لە هەولێری ئەمری ئەدامی لۆ دەرچووە ئەو هێزەی چووە تۆمەتبارە بە تیرۆر یعنی باشە چەند دادگا هەیە لە کوردستان لە هەولێر ئەمری ئەدامی هەیە لەوێن دەر ئەو چووتە سەکەسەک یعنی تۆمەتباری دەکەن هێزەشی دروست کردێ لە کاتێکدا ئەو تۆمەتبارە بە تاوانێک و دەستەی مافی مرۆڤ دەڵێت یعنی دەستەی مافی مرۆڤ خۆ بەشەکە لە دام و دەستگاکانی هەرێم ئەڵێ ئەبێ کەم جار پۆلیس بچوو بایە وایان نا ئەی چۆن وەهابی وەها پەڵەبزەی سەرپەرشتی دەکات کە تۆمەتبارە بە ئەدام بە کوشتن وانە ئێمە هێزی ئۆپەراسیۆن کە سەر بەڕێوەبەری ئاسایشی سلێمانیە وها پەڵەبزەی لە ڕوو قانونی کاک بە ڕاشکایی بین فێڵ ئەمە زۆر بێزار بوومە بۆیە قسە زۆر بە ڕاشکایی وها پەڵەبزەی لە حکوومەت فەسڵ نەکرایە
من ئاگام لێ نییە بەخوا ئەی من پێ دەڵێن فەسڵ کرایە فەسڵ کرایە کە سەرپەرشتی ئەو هێزەی کرد چۆ سەری فەسڵ کرایە تۆمەتبارە بە کوشتن بە مادەی 406 ئەنگۆ نردیتانە سەر هێزێک کە بەڵێ کاقادر ئاگام لە وردەکاریە نییە ینی من بە سەراحەت پێ دەڵێم من ئەگەر شتێک بێ ئاگام لێ نەبێ چۆن تۆ دادوەری تۆ پاساو دێنەوە نانا بەس پاساونی کاقادر من جواب بمایتەوە من ئەڵێم ئێستا من ئەگەر پرسیارێک لێکم لە شتێک تۆ ئاگال لێ نەبێ من ڕاستە وتەبێژی دادگای بەڵام ئەو دۆسیە لە ئێمە نەبووە من ناتوانم قسەی لەسەر نازانم وردەکارێکی نازانم کاکسڵا تمان یەکێک لەو کەسانێک کە چوویتە سەر ئەوە بە سەرپەرشتی وەها هەڵەبجەیی وەکەوە هەر چکو دادگایەک دادگایەوە نییە ینی لە کوردستان ینی وەها هەڵەبجەیی بەخۆی ئەمە قەبزی هەیە کە چۆن دەکرێت بستە سەر کەسێک کە بەس تۆمەتبار بووە دوێنێ بەر لەوەی تاقیەکان دروست بێ وەنیا ینی ئەو تەفسیرە چۆن لێکە درێتەوە ئێوە کوتەبێژی سلێمانی کە بەشەکە لە دادگاکانی هەرێمی کوردستان بەڵێ وەڵام دانەوەی ئەو پرسیارەی جەنابەت کاقادر وەکو پێشم وتی ئێمە بەڕاشکاوانە قساکەین و بەڕاشکاوانەش وەڵامی هەموو پرسیارەکان تەینەوە سوپاسان دەکەم نمونەتان لەو خاڵە زۆر بەڵێ بەپی ئەو زانیارێنی کە من هەمووەکو وتەبێژی دادگای سلێمانی بە سەراحەت کاقادر ئێمە ئەو دۆسەی کە جەنابەت باسیەکەی ئێمە من وەکو وتەبێژی سلێمانی هیچ زانیاریەکم نییە دەربارەی يعني من أجل أسقسي بكم لسر بابتك زانياري نبي لسري ممكن جنابت لو أنا جورك لا تيجشني كتابه برامبر بوشتا بحالة أبشيد من إيش بصراحة أو بابتك جنابت باسيكي من هي زانياري كمية لسري يعني هيج علمي كمية وبراسي اشتكيش علمي نبي لسري ستو جنابت بو أم كيسي أو برادرة لاهور الشرجنجي او كاساني كي لقل يابون همو زانياري كملاها اكري همو زانياري كلبمي واكري همو بس كاكس هذا زانيتي الدوسيه سليماني بلا من تيدقم جناب يعني او دوسي ليش اما والله ما كما او دوسي كاك وهابي ازانم بس تخوا او تو تبيجي دوسيك لمحكمه بو جملته عليم تو تبيجي اوي دۆسیەک لە محکەمە بووە ئیتر من ئەویش مەرج نییە دەقیق بیلای من بەڵام لە میدیا بڵاو کرایتەوە لەبەر ینی چەند ساڵە کە ئەو دۆسیە دێ و دەڕوە منتقە گوتەبێژی سلێمانی ئاگا لێ نەبی و هەڵەبجەی ئەمر قەبزیرۆ دەرچووە کاک قادر زۆر ئاساییە خۆ مەرجنی من هەموو دۆسەیەک ئاگاداری بم ئێستا ئەو دۆسەیە کە جەنابەت ئێستاوە ئاگادار بی کۆمنتت چییە کاکسڵا ئێستاوە ئاگاداری قادر شاوكم من حسكم شابكم قانوني بيبو جنابي من اجل استل جنابي برسالك مليون كي لسر بابتي قانوني او بابت قانوني اجل من شارزاي نبم يعني دوسيك من شارزاي نبم ناتوانم باساني جوابت بموضوع لبروي كمان هيج معلوماتك باشا من اساس جنابي ام واقعي من تيبقي تيجيشتم ثانيه ريكم لسر او دوسيه نيه يعني داوای بردنە کەم لەسەر ئەو پرسیارە باشە کاکس هیچ زانیاریەکم نییە باشە سەم پرسیار لێکەم لەکوێ بووە یەکێک ئەمر قەبزی هەبێت بڕیاری فەسڵ کرابێ لە حکوومەت بچێتە سەر خەڵکی تر خەڵک بگرێت سەرپەرشتی هێزەکی وا گەورە لە ڕووداوێکی وا گەورە بکات شتی وا قەت بووە ینی ئاخرگاه کادن ئێمە سەر وەڵامی یەکەمم وەڵی من هیچ من واز بێنە واز لەوە ها بێنە شتێکی وا تۆ وەکو داد ئەوەیە کەسێکی یاساناس چیرۆگەکی وات پێ بڵێن لە مۆزامبیق ڕوویدایە کەسێک ئەمر قەبزی هەیە فەسڵ کراوە لە حکوومەت چووە سەرپەرشتی هێزەکی کردیە کەسە شکەی گرتیە تۆمەتبار بووە بە تەخریب لە ناو شار تۆمەتبار بووە هێشتا شتەکەش ڕووی نەدایە تۆ چ دەڵێ ئەو کات وەکو یاساناسێک چ دەڵێ وەڵی وەکو یاساناسێک ئێمە ئەبێ سیر وردەکاری بابەتەکە بکەین ئەوەی کە جەنابەت ئەیڵێیت هەموو قسەیەک ئەبێ وەکو محکەمە من کە باسی ئەەکەم ئەڵێم ئەگەر ئێستا کەسێک هات بڵێ کاقادر بەنسبەت خۆت یعنی وەکو خۆت وەکو شەخص لەو وڵاتە مەسەلەن بۆ نمونە بابەتێک تۆمەتێک خراوەتە باڵێ لەو وڵاتێکە لێ ئەژی ئەکرێ من یەکسەر بێم بڵێم وەڵا کاقادر ئەو شتەی کردووە من تحقیق لەو شتە بکەم منی ئەوەی کە جەنابەت دەیڵێیت من کاتێک کە تحقیقی تیاکەم وەکو دادوەر ئەبێ تەکید کەم بزانم ئەو هێزە ئەوەی کە جەنابەت دەڵێیت ئایا ئەو هێزە دەستگیری کردووە ئایا ئەو کەسە دەستگیری کردووە ئایا هێزی تری لێ بووە هێزی ئەمریکا ئەو کەسە دەستگیرکە
بەڕاستی ئەمانە هەمووی پرسیارە من کاتێک ئەو هێزە لێ بۆ چێ بوون ینی کەسە پێ دەڵێن هێزی ئۆپەراسیۆن بووە لەسەر بە ئاسایشی سلێمانی بووە هێزی ئاسایشی سلێمانی هێزی کۆماندۆ لەگەڵ هێزی دژە تیرۆر ئەو هێزانەی هەمووی لێ بووە ئەی ئاسایش جێبەجێکردنی فەرمانی ئەو ئەی پۆلیسی لێ نەبووە پێم وتم پۆلیس ئەو فەرمانی دەستگیرکردنەکە دەرچووە لەبەرەوەی لە دادگای لێکۆڵینەوەی ئاسایش دەرچووە واتە تایبەتمەندی دۆسیەکەی ئاسایشەکە قادر دۆسی ئاسایش فەرمانی دەستگیرکردنەکەی تەنها هێزە ئەمریکان جێبەجێ ئەەکەن تەنها و هەر فەرمانێکیش دەرچێت لەلایەن هێزی پۆلیسەوە هێزی پۆلیس جێبەجێەکات لە زۆر حاڵەتە هەیە تۆمەتبار عاسیە بێ لە پۆلیس داوای هاوکاری یارمەتیەکەن لە هێزی ئاسایش ئەو کاتە هێزی ئاسایش هاوکاریانەکە بۆ گرتنی ئەو تۆمەتبارە و ڕادەستکردنی دیسان بە دادگای لێکۆڵینەوەی سەر بە هێزی پۆلیس بەڵێ تو دوێنێ لە میدیاکان هەڵەنە بم بەر لەوە ڕووداوەکە وتت بە مادەی 406 حکوم دەدرێت تۆمەتبارن هیچ بەر لەوەی ڕووداوەکە ڕوویدابێ وەنیا ناناکاکە قادر قوربان ئێمە وتمان ئەو مادەی کە بۆ ئەم تۆمەتبارانە دانراوە بۆ لاهوری شەرجەنگی و ئەو کەسانێک کە لەگەڵا بوون مادەکەی 56 اتفاقی جنایی یاسای سزادانی عێراقیە لەگەڵ یاسای تیرۆر ئەو دوو یاسایە دانراوە ئەو دوو مادەیە دانراوە بەڵام لە دوای ڕوبەڕووبوونەوەکە بەتەکید جگە لەو تۆمەتانەی کە هەیەە واتە جگە لەم دۆسیانەی کە هەیەە دۆسی تاوانی کوشتنە خێتە پاڵیان لەبەر ئەوەی کە ئەمان هۆکار بوون یاخود دەستیان هەبووە لە کوشتنی سێ لە کارمەندەکانی هێزە ئەمریکان لە ئەنجامی ئەو ڕوبەڕووبوونەوەیە دوای جان ینی بەر لەوەی هێزەکە بڕوا لە ئێوارە من جێم نەبوو بەر لەوە نەخێر ناقوربان قادر من دڵنیا باشیوام نەوتووە من بەس تەنها باسی ئەو دوو مادەیەم باشە ئەی ئەو هێزە ممکنە بەڵێ تێگەیشتم مادام ئەمن زەنەکەم غەڵەت بێت تەوقیتی سەعاتەکە ئەو مادەیە کە گۆڕدرا هیچ بەڵگەیەک سەبق والئەسرار خۆزانی مادەی 406 دخوایە قەوس با پەیامەکەم نەگۆڕاوە بەڵێ مادەی 406 مادە نەگۆڕاوە قادر جنابەت باتێت گەێنم ئەمان ئێستا پێش ڕوبەڕووبوونەوەکە دوو مادەیان هەبوو هەم مادەی 56 کە اتفاقی جناییە هەم مادەی تیرۆر دوو مادە 406 قتلی ئێستا پێ دەڵێم دوای ڕوبەڕووبوونەوەکە جگە لەو دوو مادەی کە هەیەە دۆسەی قەتڵیشان بۆ ئەکرێتەوە لەسەر ئەو سێ کەسەی کە بوونە گیانە لە دەستا لە ئەنجامی ئەو ڕوبەڕووبوونەوەیە بەزاوان لە ماڵی خۆیان بوون لە ماڵی خۆیان بوو ناچێتە خانەی دیفاع عن نەفس دیفاع عن نەفس نییە ئەمە دەرچوونە لە یاسا قادر ئەمە دەرچوونە لە یاسا جەنابەت ئەگەر بزانیت من وەکو وتەبێژی دادگا دەستم کردەوە تەصریح ما بەڕسمی فەرمی وتم فەرمانەکە لەلایەن دادگا دەرچووە لەلایەن دادوەرەوە دەرچووە ئیمزا کراوە کەواتە ئەو تۆمەتبارە خۆی ڕادەستکە باشترە بۆ خۆی لەبەرەوەی هەموو زەمانەتێکی یاسایی هەیە لە گرتنی پارێزەر لە تانەدان لە بڕیاری دادگا لە تانەدان لە ڕێکارانەی کە ئەکرێت لە دەرحەق بە و باشە تەنانەت هەموو ڕوونکردنم پێشکەش کردوتم پێویستەکە ئەو تۆمەتبارە خۆی ڕادەستکە نەک ئەم تۆمەتبارەی کە ئێستا گیراوە کە لاهوری شەرجەنگی و ئەو کەسانێک بەڵکو هەموو تۆمەتبارە تا قادر ئەگەر فەرمانی دەستگیرکردن دەرچوو لەلایەن دادگا وا باشترە بۆ ئەو تۆمەتبارە کە خۆی ڕادەستکە بۆ ئەوەی بێمنەتانە بچێتە بەردەم دادگا و وەکو ڕێزێکیش بۆ قانون و یاسا وتەکانی خۆی پێشکەشکا و بەپێی یاسا هەموو زەمانێکی قانونی هەیە پرسیارەشکەگە بکەین لەو سلێمانیەی تو 12 ساڵە ئەوەی مەسەن لەو 12 ساڵی گەندێ دۆسەی ئەکتوێل ڕوویدا بە من نەچمە لە نەوتیەکەوە کە تا ئێستا هیچ تاوانبارەکی گەورەمان نەدیتێت دەستگیر کرابی لەسەر تیرۆری دەیان کەس بەڵام مەسەن مرادکانی کوردەیی لەژێر دەسەڵاتی ئێوە تیرۆر کراوە نیە ینی ئەوە کەیسی ئەوە چۆنە تا ئێستا یعنی بە بەتاڵی ماوەتەوە کەس نەگیراوە یعنی بە تگەیشتن چەندین لەو کەیسانە ڕەنگی هەبوو بێتن وەنیا ینی تاقیقات ینی ئەو بخەتەش ئەڵێن ئاکام هەڵەبجەی ئاکام بەڵێ
من ئەو دۆسێ منیش بەخوا هیچ زانێرێکم نییە لەسەری گوتە بێژی دادگای آخر کار قادر چاوەکەم مەرج نییە من هەموو دۆسێک ئاگاداری بم ئێستا ئەم دۆسەی ئەمەی لاهوری شێرجەنگی و ئەو کەسانی کە لەگەڵا بوون قەزەی ڕێی عام و هەموو زانێرێکم هەیە لەسەری بەڵام ئەمە قەزەی کە جەنابی باسەکەی ئەو مڕادەکانی کوردی دۆسێکە لای من نییە یعنی من هیچ زانێرێکم نییە لەسەری بەس تۆ گوتە بێژی تۆ قازی دادوەرێک نی لەسەر کەیسێک تۆ گوتە بێژی دادگای سلێمانی ئەو دووسێش بێژم بێژم کار قادر بەڵام حەزەکەم لە جەنابت لە من تێبگەیت من ڕێزم بۆ پرسیارەکانت داناوە و مەمنون سپاس دەکەم بەیامەکەی جەنابشتم هەیە یعنی کە تۆکو واجبێکی خۆت ئەواکەی و حەزەکەم جەنابشت لە من تێبگەیت یعنی ئەم پرسیارەی کە جەنابت لە منی ئەەکەیت ئەگەر وەڵامەکەم لابوو وەڵامت ئێمە و ئەگەر وەڵامەکەم لا نەبوو زۆر بەڕاشکانەوە حەزەکەم لێم قبوڵکەی من هیچ زانیاریکم لەسەر و قەیسەری و یعنی هیچ زانیاریم نییە لەسەری یعنی شتێک نییە بڵێ وەکو زانیاری من زانیاریم هەبێ و پێت نەڵێم ئەبەدەن دڵنیا بەلەوە نازانم بەزیانی ڕاشتاوی پێمەوتی تۆ چۆن بینەر ڕاشتاوی پێمەوت ئەم سپاست دەکەم کە دەی قسە دەکەی تەهەڕوب ناکەی وەکو خەڵکی تر بە ڕێزەوە گفتوگۆی وا دەکەین دەمەوێت یعنی تۆ بینەر چۆن قەناعەت پێ دەکەی تۆ گوتە ئەوڕۆمە لە سەردەمەک دەژین تۆ گوتە بێژی دادگای سلێمانی دەیان کەیس لەو دادگایە هەیە ئەو خەتی لاوروان ئەڵێن مرێندرایە تۆمەتبار تۆمەتی مەسەلەن تۆمەتی ئەو لایەنانە دەکەن کە پاڤل و قوبات سەرپەرشتی ئەوە دەکەن ئەوان تیرۆریان کردینە من ئەوە دەڵێم وەکو تۆمەتبار کەس بەلایدا ناچێ دۆسیەکە دەمرێ بەڵام دۆسیەش کە بە 6 سەعاتی هێزی لۆ دەنێدرێ دەچندەیانگرن یعنی تۆ چۆن ئەو دوو یا ئەو دوو ئەوەیە لە بەرچاوی خەڵک قەناعەت پێ دەکەی کە یاسا هەیە کە دادگا هەیە کە ئەوە مسی 5 ساڵە هەمومان ئاوار دەکەن یاسا و دادگا زەلیلە بەدەست حزب و مەسئولی سیاسی باشوش یعنی لۆ ئەوە ناگیرێ لۆ ئەوە دەگیرێ کە هیچی نەکردی ئەوە نیە مرادکانی کوردەی و دووسێ کەس کوژران بە ڕۆژی ڕووناک هێزە چێتی نیشتیمانی بوو چۆوێندەر وە کەسیش نەگیرا 2 ساڵ زیاتر من کاک دەفادر من وەڵامەکەی من ئەڵێم لەبەرەوەی ئەو دۆسەی کە جەنابەت باسیەکەی لەبەرەوەی من دۆسێکەی نەبینیومە نەزانیاریم هەبووە لەسەری بۆی نەزانیاریم هەبووە لەسەری نەچووم بەدوایە نەکەسبی وتوم تحقیبی بکە لەسەر ئەو دۆسەیە بەڕاستیەوە جەنابەت ئەوەی کە ئێستا باسیەکەیت وەک پرسیارێک من ئەگەر بچووکترین زانیاریم هەبووە پێم وتی بچووکترین زانیاری بەڵام ئەوەی کە من لای من دڵنیا بیتەوە یەک خاڵێکت پێ ئەڵێ مەگە جەنابەت ئێمە من کاتی خۆی کە بووم بە دادوەر ئێمە لە ڕێگەی امتحانەوە بووین بە دادوەر واتە امتحانمان نادوو امتحانمان نا تحریری و شەفەهی لە امتحانەکان دەرچوین واتە بە جۆدی خۆمان بە مادوبوونی خۆمان کە ئێمە پێشتر پارێزەر بووین چۆن ساڵ خزمەتمان هەبوو کە کاتێک بووین بە دادوەر ئێمە سوێنمان خواردووە کاقادر ئەو سوێنەی کە ئێمە لەسەرمان ماڵە کە ئێمە سوێنمان خواردووە بەخوای گەورە کە هەموو ئیشێک و هەموو کارێکی ئێمە بە بێلایەنانە بێ من دڵنیاتەکەمەوە لە یەک خاڵ تاکو ئێستا من وەکو دادوەر و ئەو دادوەرانەی کە لەگەڵمان دادگای سلێمانی و توانم بڵێم هەمویان بە هەمان ڕۆحیەت تاکو ئێستا هیچ شارێکمان لێ نەکراوە کە ببێتە هۆی نادادپەروەری و دڵنیاتەکەمەوە کاک باشە من لێ قەوس ئەزانم پەیامەکەت گەیشت بەس یەک پرسیار هەموو ئەوانەی کە باز دەکەیت توانیتانە چ نمونەیەک لە سلێمانی پیشان بدەن دوو بەرپرسی گەورە لە زینداندا بێت یعنی لە وڵاتە قابلە دەیان قەتل هەبووە بەرپرس کردیەتی لەنیا دەیان جار دیتمان لە ناو سلێمانی منداڵی بەرپرسەکان خەڵکیان گرت کوشت لێیاندا ئەوە تەقانەوە ینی مەسەلەن بۆ منتقە یەکێتی بچیتن ئەو شێخوا دێرین بتەقێنەوە بێ هەر یعنی بورزەکەی بتەقێنەوە قەزدم لەسەدێ چێ گیرا بە چێ یاسایەک ئەوە کرا بە نمونە دەڵێم خەڵک تیرۆر دەکرێت چ نمونەیەکی جوانتان پیشاندایە تۆ واز لەوە بێنە دوو مەسئولی گەورەتان خستە زیندان هەتا بڵێن ئەلحەق یەکێتی نیشتیمانی لە دەڤەری سلێمانی وەکو پارتی ناکات کاکە قادر ئێمە ڕۆژی خۆی من کاتی خۆی لە دادوەری دادگای لە کۆڵینەوەی گەرمیان بووم کاتێک ئەو کەیسی ئەو ڕۆژنامەنووسی کە شەید کاوە گەرمیانی بەڵێ
ئەو تۆمەتبارەی کە لەسەر ئەو دۆسەیە ژیرا بوو تۆمەتباری سەرەکی لەگەڵی شا تۆمەتبارێکی تکەویش پێم وابێ محمود سەرناوی بوو ئەو کەسە هاتە بەردەم دادگا و لە هەموو دادگایکردنەکانە دەهێنرایە بەردەم دادگا لەلایەن هێزی پۆلیسەوە لە هەموو جەلسەیەکە ئامادە ئەبوو لە ئەنجامی دادگایکردنی دادگای تاوانەکان لە دوای ئاگادارکردنەوەی دادگای لێکۆڵینەوە بە ئەنجامدانی لێکۆڵینەوە لە دۆسێکەیە دوای ئەوەی کە دۆسێکە ئامادە بوو بۆ دادگایکردن دادگاکە هەواڵەی دادگای تاوانەکانی گرمیان کرا ئەو کات کە من لەو دادگای بووم کاتی خۆی لە دادگای گرمیان بووم دادگای لێکۆڵینەوە بووم من لە نزیکەوە ئاگاداری ئەو کەیسە بووم کە دوای ئەوەی دادگا بڕیاری دەرکرد طبعا جەناب دەسە باسم کرد دادوەر لەسەر بەڵگە قەرارەیە لەبەرەوەی سەبارەت بەو تۆمەتبارە بەو محمود سەرناوی هیچ دۆسەیەک هیچ بەڵگەیەکی تیان نەبوو کە قەناعەت پێهێنەر بێ کە ئەم کەسە دەستی هەبوو لە کوشتنی ئەو ڕۆژنامەنووسە بۆیە دادگای گەرمیان بڕیاریدا بە ئیفراجکردنی بەڵام تۆمەتبارەکە ئامادە بوو بەردەم دادگا لە مەرحەلەی تەحقیقیش ڕاگیرا بوو یعنی لە تەوقیف هەبوو لە مەرکەزی شوڕتا بەڵام دوای بڕیارەکەی دادگای تاوانەکان دیسان دادگای تاوانەکان بڕیارەکەی ناردەوە بۆ دادگای پێداچوونەوە دادگای تەمیزی هەرێمی کوردستان ئەوانیش بڕیارەکەیان پەسەند کرد يعني ئەمە نمونەیەکی واضح بوو بەڕاستی کا قەت بکە من وەکو دادوەرێک تعایشم کردووە لەگەڵا و بینیومە بەس ئەمە دەزانی چییە ئەو نمونەیە ئەمە لە نزیکەوە ئێمەش ئاگادارین دادگاکان چۆنە من باواز لە هەموو ئەوانە بێنم بۆ دەزانی پاڤل تاالبانی سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستانە بڕیاردەری باڵای دەڤەری سەوزە بە خۆی ئەڵێ لە دادگاکانی کوردستان دادگا نییە حزب بڕیار دەدا مەسوولێک بڕیار دەدا ئەو لێدوانە دیوە ئەو پێچوانە باشە من لەگەر ئەوەی لە بۆ دادنم پاڤل تاالبانی بە خۆی دەڵێ کاکە ئەمە دادگامان نییە ئەڵێ حزب و مەسوول وە دەرێ یعنی مەسئولی دەڤەرێک بۆ ڕاکەینە محکەمەی بەغا چکو محکەمەی ئێرە محکەمە نییە برا با سەریح بین لەگەڵ یەکتری محکەمە نییە محکەمە حاکمی نەکبەت لە ماڵەوە دانیشتۆ پەیامێکی بۆیەت لە دەستگایەکی ئەمنیەوە لە هەر کامێک لا بێ ئەڵێ چۆ سبەینێ واکەی ئەڵێ بەسەر چاو چی بکەم ئێوە محکەمەیە خەڵکان بدا بۆ ئەو محکەمەیە نەخێر بزانە وای لێ بێت ئەوەی بەغداد بە دروستتر ببینین لەو بەخۆ دوێنێ ئاراسی شێخ زەنجی لێ دوان دەدا ئەڵێ من بۆ خۆم لە قۆناغی تاالبانی بوومە چەندین جار تەلەفۆنم بۆ حاکم کردێ گوتم بڕۆوی شە بکە ئەوە هەتکردنە بۆ شکایەتی لێ ناگرێ بەنمونە یعنی پاڤل وە دەڵێ پاڤل ئێستا لەگەڵ ئەو دیدارەی وەحدوی دادەنێن باشە پاڤل وە دەڵێتن هەموو خەڵک وە دەرێ یعنی ئێوە نمونەیەک باز دەکەن کاقادر دەبا منیش ئەزانی چی جەنابێت یعنی قەڵ قسەی پاڤل تاالبانی پێت ئەوەیە لە دوای ئەزانی چێ نامێ بریندا ئەوە بکەم یعنی بتخەمە حاڵەتێکی ناخۆش باز یەکشت پاڤل لەوە دەرێتن پاڤل لەناو ئەو ڕووداوانە دەژی وەکو هەموو خەڵکە دەیان دۆسی دیتێ بۆیە دێ ئەویش لەسەر مینبەر وە دەرێ لەسەر مینبەر بەڵێ من ئەو تەفسیحەی کاک پاڤل کە جەنابەت باسێکی من ئاگام لێ نییە هەندێک گوێم لێ نەبووە نازانم وەڵا نازانم لەکوێ وەڵای دوو تەلەفۆنم پێ ئەگەر ناسێم پێ با ئێستا لەم ئەوە دەکردی لەبەر ئەوی سێ ڕۆژ بەر لە دامنا هەر لە بۆ بەڵگا یعنی پاڤل تاالبانی بگاتە ئەو قەناعەتی بڵێ دادگا فشقیاتە حزب بڕیار دەدا ئەمە چ بڵێ جەنابەت قسەیەکی کردوتێ ئەو برادەرە ئارازی شێخ زەنگیە کێیە قسەیەکی کردووە وایە وتێتی من ئەمرم بە حاکم کردو نازانم چێ و قسەیە ئێمە ئەوەی کە ئەوترێت ئەمڕۆ لە دەرەوە لەلایەن خەڵکەوە لەلایەن جەنابتەوە لەلایەن خەڵکی تر ئێمە یعنی ئەگەر کرێت جوابی هەمووی بینەوە یعنی بە هەمووی بڵێن نەخێوانیە و دادگا سەر بەخۆی و دادگا ئەخر نمونەیەکی باڵا پیشان نەدرایە خەڵک کاکسرا من لەو ئەوروپایەم ئەوروپاش خۆ سەتی قانون نییە بەس کاکە من قانون دەبینم سەرۆک وەزیران دەدرێتە دادگا دەبینم وەزیر دەدرێتە دادگا لەسەر بچووکترین خلافدا کاکە من نابینم مەسوولێک لە ژۆرێ بی تۆ ئەوەی ئەنگۆ باز دەکەن مجرد پەڕینەوەیە لە کرداردا کەس نمونەیەکی نەدیتە دەتوانی ناوی سێ بەرپرسم پێ
بەڵێ ئەخدا من ئەو نمونەی کە بووم باس کردی کار کورە ئەوە لەوەی کارە ساتر بوو کە سیناریۆ بوو کە مەحموود سەنگاوێ من ئاگام لێ ئەو بیستی ڕۆژەی گوایە گیرایە ژووری تایبەتێ بوو سی مەڕی بردبوو سەر بڕی بوو بڕوا بکە هیچ بەڵگەیەکی لەسەریان نەهێشت معقولە کاوە گەرمیانی یە کەس شەیدی کردیە معقولە یعنی ئەخد کارگە قادر ئێمە باسی بەڵگە ئەکەین جناب باشە زانیت ئێمە باسی بەڵگە ئەکەین بەڵگە ئێمە زۆر جار هەیە لە محکەمە قەنەعەتمان هەیە لەوانەیە ئەو تۆمەتبەرە کردەوەی بەڵام بەڵگەی لەسەر نییە ئێمە بە بەڵگە حکومەکەین کارگە قادر لە من تێبگەین ئێمە بە بەڵگە حکومەکەین ئێمە ئەگەر بەڵگە لە دۆسەیە هەبێ ممکنە ئێستا بە گومان بوتوێت بڵێن کا قادر بنمونە محاباتی فلان مەسئولەکە ئەمە بۆکو بەبێ بەڵگە بەس بەوتن من ناتوانم حکم بە مەسەر قادرە نادرە بڵێم ئەم قادر نادرە پشگیری لە فلان مەسئولەکە ناتوانم ئەبێ بە بەڵگەم هەبێ بەڵگە کاکە باشە باش منتەهی ئەبێ بەڵگەم هەبێ بۆ سەلماندینی قسەکانم کە جەنابەت ئەڵەی مەسئولی گەورەیە کە دراوێ بە دادگا من ئەوەی کە ئەو نمونەیە کە ئێستا لە بەردەستا بوو ئەوەی کە بۆم باس کردی بەس ئەوەی یعنی ڕۆژانە خەڵک ئەدرێ مدیر عام وەزیر ئەدرێن بە دادگا هیچ هیچ ئەدرێتە بەس دەستەی نەزا هیچ ناجوڵێنی یعنی لەو 35 ساڵە هیچ وەزیرێک گیراش 2 مانگ حکم درابی هیچ مدیر عام مەسئولێکی بالا گیرایە والله کراوە وەکو عام دراونە بە دادگا چەندین ئەخر نمونەم لانیە بە تەحدید بڵێم بە تەحدید ئەوەیە ئێستا من لێرەم هاوڵاتیەکەم ئەزانم چەند وەزیرمان دراوە بە دادگا بە نمونە یعنی لەسەر چێ لەسەر مەشروع بە چی خواردێ پێکە چی خواردێ وەزیر بە نمونە ئەزانم یعنی بە نمونە دەکەویتە ناو میدیا لە ناو کوردان نییە لەو 35 ساڵە خەڵک سیقەی هیچ بە دادگا نییە ئێستاکە خەڵک پەنالۆ توندی تیژی دەباتن بە نمونە بەهەرحاڵ من نامەوێ ئەوە قسەی هەموو خەڵکە بڕوا بکە دادگا لە قەیرانێکی ئەخلاقی زۆر گەورە دادەژی یعنی ئەوەی شێروانی تۆ باش دەزانی مادەی 229 لە 2 ساڵ زیاتر نییە وایە نا سەیری کە کاکازە ئێستا جەنابەت باسی ئەم دۆسەیەکەی وەڵڵاهی من هیچ زانیاریەکەم نییە لەسەری من پرسیار ئەتو دادوەری ئەم دۆسێ ئەزانم من نابێ قسەی لەسەر بکەم بەس یەک پرسیار لێ بکەم من تەنها وتەبێژم بۆ دادگای ئەزانم معلوماتم نەبێ لەسەری ئەنە تو قسەی لەسەر مەکە من پرسیارێک لێکە مادەی 229 کەسێکی یاسایی حکمی چەندە والله ئەوە جیاوازە کاقادر بۆی ئەڵێن با ئێمە نەچینە برا من دیومە خوێندمەوە بەس 2 ساڵ دەگیرێت 4 ساڵ و 5 مانگیان دەبلیشان و زیاد کرد بە چ یاسایەک نازاندرێ یعنی ئەوە من نازانم من بەسەراحەت نازانم کاقادر دۆسەیەک شتێک بابەتێک من زانیاریم نەبێ لەسەری بە هیچ شێوەک ناتوانم قسەی باشە یەک کۆتایی بەڵێ بفەرموو من تەنها وتەبێژی دادگای سلێمانی باش تەنها واتە هەر دۆسەیەک ببێ لە گەرمیان من بۆم نییە قسەی لەسەر بکەم لە هەولێر لە هەر شوێنێکی تر غەیری سلێمانی نوری ئستێنافی سلێمانی باشە هەرچەندەوەی مرادیشمان بۆ گوتت قسەم نییە لەسەری ئێستا لاهور شێخزەنجی و براکەی و ئەو گروپەی هەر ئەوەی دیارە ئەڵێن 3 کەس کوژرا لە هێزە ئەمنیەکان دیار نییە لە وڵای کەس چەند کوژراوی ئەمە زانیتر ژمارەکان گەلێک زۆرە ناکەویتە بەڵام بە هەموو حاڵەتێک ئەو بەپێی ئەو مادانە بێتن لاهور شێخزەنجی و براکانی بەر هیچ گەمەیەکی سیاسی ناکەون سزای لە سێدارەدانیان بەسەر مەسەڵەن وەکو بڕیا لەسەر جێبەجێ دەکرێت ها سەیرێکی کاکادر جەنابەت پرسیارەکەی جێبەجێکردن ئێمە وەکو دادگا بڕیارەکە دەرەکەین جێبەجێکردنەکەی ئەکەوێتە سەر سەرۆکی هەرێم ئەبێ ئەو واژۆی لە سێدارەدان بکات کەواتە ئێمە کاتێک کە بڕیاری لە سێدارەدان دەرەکەین بۆ هەر تۆمەتبارێک بەبێ جیاوازی دادگا تەنها بڕیارەکە دەرەکات جیهەتی جێبەجێکردنی بڕیاری لە سێدارەدان سەرۆکی هەرێمە من قەزم تەنها بە واژۆی سەرۆکی هەرێم نەنا من دەزانم جێبەجێ ناکرێت زۆر قورسە تا کەم کەس کراوە و شتێکی باش دام هەر جێبەجێ ناکرێت لە سێدارەدان دیاردەیەکی یاسایەکی قێزەوەنە لە هەموو دنیا ئەوە دەبی بەڵام ئایا پێت وایە دەگاتە ئەو ئاستەی کە ئەو دادوەر
بڕیار بدە و بە گەمەیەکی سیاسی لە نێوان پاڤل و لاهور و خزمەکانی و چارەسەر ناکرێ؟ ئەبەدەن کە دۆسێ بوو بە دۆسێ کاپادر دۆسێ بوو بە دۆسێ هاتە دادگا ئەو کاتە چاپۆشی لە هیچ کەسێک ناکرێ لە هیچ ڕێکەوتنیەک ناکرێ لەبەر ئەوەی ئێستا لاهور شێخزەنجی باشە لە هەموو میدیا باس کرا لاهور شێخزەنجی و برایەکانی سەوا لە دەباشانن نەک لە زیندان دەباشان شوێنی زیندانە کاکێ قادر جەنابەت ئەزانیت ئێمە دادگا وەکو فەرمانی دەستگیرکردن کە بۆ ئەو تۆمەتبارەی دەکردووە جیهەتی مانەوەی ئەو تۆمەتبارە ئیشی ئێمە نییە ئیشی دادگا نییە ئێستا تۆمەتبارێک ئەگەر دەستگیر بکرێ واتە فەرمانی دەستگیری بۆ دەرچێت لەلایەن دادگا دوای ئەوەی کە دەستگیر کرا ئەوەی کە لەسەر دادگایە تەنها ئەوەیە ڕۆژی دادگاییکردن و وەرگرتنی وتەی لەلایەن دادگا ئامادە بکرێ باشە ڕوبەڕووبوونەوە ئێوە کۆمنتان دادگانیە تا قادر ئێمە هیچ کۆمنتێک نییە لەبەرەوەی ئیشی دادگانیە تا قادر من بڵێم ئەو تۆمەتبارە بۆ لە دەباشانە ئەم تۆمەتبارە بۆ لە فڵان شوێنە ئەم تۆمەتبارە بۆ لە بنکەی پۆلیسە ئێمە ئەو وەکو دادگا بە هیچ شێوەیەک ئێمە ئەوە بابەتی قانونی نییە مانەوەی تۆمەتبار لە هەر شوێنێک مهم ئەوەیە لە کاتی دادگایکردنە ئەم تۆمەتبارە ئامادە بکرێتە بەردەم دادگا چۆن دەکرێت هێزێک چووە گوایە سێ کەسی کوشتی و پازەی بریندار کردی و بردرایتە دەباشان لای سەرۆشیەشێتی ئەوە فەزاعەت نییە نازانم آخر ئەوەی کە جەنابەت ئەڵێی کاک قادر ئەوەی دیوارەیەکەمەوە ئێمە ناتوانین هەر لە خۆمانەوە بڕیار بین کە ئەم کەسانە بە قسەی ئەم ئەو نابێت شت بە بەڵگە ئەبێت ئێمە چوسانین ئەو باشە تۆ منتەهین لەوەی ئەمن غەڵەتم یان میدیای کوردی هەمووی غەڵەتە دەتوانی پێم بڵێ ئێستا لاهور شێخزەنجی لە براکەی و هەمووانە گیراون لە زیندانە یەک دقە ئەو هێزەی چووە دەبێت تەسلیمی ئاسایشی کردبێ و لە ژوورەیان پەستابێ وایە نا ئایا لە ژوورەوەیە لە ژووری زیندانە لاهور شێخزەنجی بەڵای بەتەکید بێگومان بەڵێ بێگومان ئەخر ئەوە تو نەها یعنی ئێستا لە زیندانی ئاسایشدایە بەڕێیت باشە ئەمن کاتم گرتی نامەوێت درێژتر زۆر سوپاس دەکەم بۆ وەڵامدانەوەی بەبێ ئەوەی سوپاس بۆ ئەو وەڵامە و دڵگەورەیت سەرچاو